لە بەرامبەر ناساندنی شاری سلێمانی لەلایەن یونسکۆ وەکو شاری ئەدەب و هونەر و ڕۆشنبیری ئاهەنگێک لە شاری سلێمانی سازکرا. بەڕێبەری گشتی ڕۆشنبیری سلێمانی دەڵێت هەوڵی جددیان دەست پێ کردووە بۆ ناساندنی شاری سلێمانی بە جیهان و لە بەرنمەیاندایە دەقەمێژووی و هونەریەکانی سلێمانی کۆ بکەنەوە و بودجەی تایبەتی بۆ تەرخان دەکەن. ڕووداوێکی گرنگە بۆ سلێمانی کە بێ ئەمە التزاماتێکی زۆری دروست کردو بۆ ئێمە بۆ هەم بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری هەم بۆ بەڕێز پارێزگار هەم بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە ئەمە بۆ هەموو خەڵک ینی بۆ هەموو میدیاکان بۆ حیزبەکانیش ینی کە بێ ئەم مۆزوع جددی وەرگرن. ئەمە کارێکە کە کراوە ئەبێ هەموو لایەنەکان باغ بۆ بدەین کە سلێمانی پێشکەوێت لە هەموو بوارەکان نەک تەنها لە بواری ڕۆشنبیر لە بواری عیمرانی لە بواری ئەندازیاری لە بواری هەموو بوارەکانە بێ باخی پێ بدرێت کە ئەم باسکردنە بۆ ئەوەیە کە لە پرساوەکانی دەوڵەت کابینە هەمویان ئەوانە بزان کە گرنگە بۆ هەوڵماندا کە هەردووکی تێکەڵکەین. شاری سلێمانی لە ساڵی 1982ەوە لە لایەن ئیبراهیم پاشای بابانەوە دامەزراوە. هەر لە سەرەتای دامەزراندنیشیەوە مەڵبەندێکی بازرگانی و ڕۆشنبیری بووە و لانکەی پێگەیاندنی سەدان کەسایەتی بەناوبانگ بووە بۆ پاراستنی ئەو کللتور و ناسنامەیەی کە سلێمانی پێدەناسرێتەوە. پارێزگاری سلێمانی دەڵێت لە هەوڵی ئەوەدان لە ڕێگەی لیژنەیەکەوە تەواوی سەرچاومێژوویەکان و کەسایەتیە بەناوبانگەکانی سلێمانی و وێنە کۆنەکانی سلێمانی کۆ بکەنەوە و دواتر بۆ چەند زمانێک وەرگێڕانی بۆ بکەن و بیکەن بە کتێبێکی مەزن. لەگەڵ سەرەتای ساڵی 2020 چەند کارێکی زۆر گەورە و گرنگمان ئەکەوێتە بەردیدی خوێنەران و خەڵک. یەکەمیان دوو ئەلبومی زۆر گەورەی هونەرمەندی بەڕێز ڕۆستەم ئاغالەیە کە پشتیوانی تەواوی کارەکە ئێمە کردومانە لەسەر ئاستی نێودەوڵەتی بڵاو بێتەوە. کارێکی تریان کارێکە هەموو وێنە دۆکۆمنتاری و زیندۆکانی شاری سلێمانی لە ساڵی 1984ەوە هەتاکو 1990 کە کارێکی زۆر گەورەی کاک ئاسو عومەرە 850 لاپەڕی گەورەیە کردوێتی و کۆی تێچوونی ئێمە پشتیوانی تەواویەکەین و بڵاوەکەینەوە جگە لەو دەقە باشانی کە ئێستا هێناومانە کە بە ئینگلیزی نووسراون و نووسری کورد نووسیونی کۆمەڵێکی زۆریان چاپەکەین چ سەر لە نوێ ئەو کۆمەڵێک کەشکۆڵ دروستەکەین بۆ وڵاتانی دەرەوە کە تێکستی جیاجای نووسەر و داهێنەر و چیرۆگنووس و شاعیرەکان و کورتە چیرۆگنووسیەکانی ئێمەیتیایە ڕۆمانووسەکانی ئێمەیتیایە. هەموو وڵاتێک بە بایەخێکی زۆرەوە گرنگی بە کللتور و ئەدەبی خۆی دەدات و وەکو ناسنامە و مۆرکی نەتەوەیش لە وڵاتان دەناسرێتەوە. گەلی کوردیش سەرڕایەوەی خاوەنی مێژوو و کللتوری خۆیەتی، بەڵام بەهۆی شەڕێک لە دوای یەکەکان و ململانەی سیاسی کللتور و مێژوو بایەخی ئەوتۆی پێنەدراوە. بەڵام لە ئێستادا هەوڵێک هەیە بۆ کۆکردنەوەی دەقەمێژوویی و ئەدەبیەکان و ئەو هەنگاوەی ڕێکخراوی یونسکۆش دەرگای بۆ ئەو بابەتە زیاتر کردوێتەوە.